بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان جۆرە تۆوێکی نوێی گوڵە بە ڕۆژە بەرەم دێنرێت کە تایبەتە بە بەرەمێنانی زەیت و پێشتر کۆمپانیایەکی بەرەمێنانی زەیت لە ئۆکرانیاوە هاوردێرمی کوردستانی دەکرد. ئێمە خۆتان نەزان پێش ساڵەکانی 2000 ئەرزی کوردستان بە گوڵە بە ڕۆژە بەناوبانگ بووە و ماوەیەکی دەمە پێش جەماعەتێک هاتن بۆ لای من بە ناو کاشۆ کە ئێمە گوڵە بە ڕۆژەی کوڕۆنێکی باشمانەیە ئێمە تۆزێ تۆمانێناوە چۆن تاقیب کرێتەوە منیشتم من وەک پیاوێکی خۆباش وەک جوتیارێکی خۆبەش تاقی ئەەکەمەوە بە شەرتێک ئەم تۆوە وەربگیرێتەوە بدرێ بە جوتیاران دوای لە جوتیارانی وەربگیرێتەوە تۆی خۆمان بکەین بەڕۆن بۆ خۆمان بۆ میلەتەکەمان ئەوە بوو من ئێستا بە باشترین شێوە ئەنجامم داوە لە خوای گەورە بە زیابێ ئەمە تۆوەکەی ئەوە تەبکەکەی و داواشەکەم لە کاشۆ داوا ئەەکەم لە مەعمەلەکانی تر ئەم تۆ بێتە ئەم وڵاتە تەوزیع کرێ بەسەر جوتیارانە و دوای لە جوتیاران وەرگیرێت تۆ پارەمان نەچێتە دەرەوە لە دەرەوە تۆمان بۆ بێ. کۆمپانیای کاشۆ کە کۆمپانیایکی ناوخۆییە بۆ بەرەمێنانی زەیتی گوڵە بە ڕۆژە ئامادەکاری دەکات تا و جۆرە لە تۆی گوڵە بە ڕۆژە بێنێتە هەرێمی کوردستان بۆ چاندنی لەلایەن جوتیارانەوە و دواتر لە ڕێگەی گرێبەستێکەوە تۆەکان لێوەردەگرێتەوە بۆ بەرەمێنانی ڕۆنی سروشتی لە پێناو بەرەو پێشبردننی جرخانی ئابووری و کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان. بڕیارمان ناکەوە ئەم نمونەیەک لەو تۆ بێنین لە وڵاتەکەی خۆمانە لەگەڵ بەڕێز کاک ئازا جوتیار نمونەکەی هەڵبژە لەگەڵەوە تاقی بکەینەوە بزانین ئەم تۆوە چونکە ئەسڵفی ئەم گوڵە بەڕژەیە جیاوازترە لە گوڵە بەڕژەی ترکە لە هەرێمی کوردستانی خۆمانمانە هەیە ئەم گوڵبەڕژەی لە 155 بۆ 60 تایبەتە بە زەیت ناوەزانستیەکەی سنفلاوەر ئۆیل سیدا تۆوەکەیمان هێنا بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ هێنامانە ئێرە و نمونەیەکمان لێ چاندووە ئەمە خۆمان تاکو بزانین ئایا ئەم جۆرە گوڵبەڕژەی لێرە ئەڕوێت خۆشبەختانە دەرەنجامەکان زۆر دڵخۆشکردن وەکەوەی کاگازات دەفەرمێ بە چوار شێوە ڕواندوێتی بە هەر چوار جۆرەکەی بە باشترین شێوە تەنانەت لە خودی تۆوەکە جوانتر و پڕترەکە ئەمە زۆر جێ دڵخۆشیە. تۆوی گوڵە بە ڕۆژەی تایبەت بە زەیت یەکەم جارە لە هەرێم مەزمون دەکرێت و داوا لە جوتیاران دەکرێت گرنگی بە چاندنی تۆوەکە بدەن بەو پێی خاک و زەوی کوردستان گونجاوە بۆ بەرەمێنانی گوڵە بە ڕۆژەکە و لە ئێستاشدا لەلایەن جوتیاران نمونەیەکەی هەڵبجەوە بە چوار شێوە سەرکەوتوانە بەرەمێنراوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی سیروان.